سلااف و ڕێز و هیڤین دەمەخۆش دەگەل بەرنامەکە دیە کورد کۆنەکشن ji dengê ئەمریکا li Washington. Gelo kes heye neketiye ber karîgeriya xeraba belavebûna vîrusa korona li seranserî cîhanê. Tirsa ji vê vîrusê li çend mehên borî cîhan ser û bin kiriye. Xelk di xema sexlemiya xwe zarû û kesûkarên xwe de ye. Lê dîsan jî karîgeriya wê ye herî xerab li ser rewşa aborî bû. Peyamnêrên dengê Amerîka li çend bajarên Kurdistanê û li çend deveran berê xwe daye wê karîgeriyê em ê di vê bername taybet de pêşkêşî we bikin digel me bimînin. Ev grafikê we dîtî zanyariyên giştî bûn li ser jimara mirî û vegirên vîrusa korona li seranserî cîhanê. Li Herêma Kurdistana Iraqê jî jimara vegiran tê û bilind dibe. Lê diyar e xelek pitir nikare xwe li ber rewşa aboriya xerab bigire. Lewan wan dest bi vekirina hindek kardariyên piçû kiriye. Rêbas Mecîd ji bajarê Silêmaniyê berê xwe dide têkiraya rewşa aborî li Herêmê. هەرێمی کوردستانی عێراق لە مانگی حوتەمیدایە لە بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و ئابووریناسان پێیان وایە ڕێکارەکان بۆ ڕێگەگرتن لە تەشەنەکردنی ڤایرۆسەکە زیانێکی بەرچاوی لە کەرتی ئابووری هەرێمەکە داوە. بۆچوونی جیاواز هەیە لەسەر شوێن و کات و هۆکاری سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆنا، بەڵام زۆرینەی راپۆرتەکان باز لەوە دەکەن کە لە کۆتاییەکانی ساڵی 2019دا لە شاری ووهان لە چین ڤایرۆسەکە سەری هەڵدا و دواتریش بە هەموو جیهاندا بڵاو بووەتەوە. هەرێمی کوردستانیش لە ڕۆژی 1 مانگی ئاداردا یەکەم حاڵەتی ڤایرۆسەکەی تۆمار کرد. تاکو ئێستا لە هەرێمی کوردستاندا نزیکی 40,000 حاڵەتی کۆڤید-19 تۆمار کراوە کە نزیکی 25,000یان چاک بوونەتەوە و نزیکەی 13,000یان هێشتا توش بوون و نزیکەی 1500 کەسیان گیانیان لەدەست داوە. لەگەڵ سەرهەڵدانی ڤایرۆسەکەدا حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکارەکانی تون کردەوە و قەدەغەی هاتوچووی ڕاگەیاند بە مەبەستی ڕێگریکردن لە تەشەنەکردنی ڤایرۆسەکە. بەڵام بە بۆچوونی ئابووریناسان ئەم هەنگاوە زیانێکی گەورەی لە کەرتی ئابووریدا. سەد سوانم بڵێم کەرتی ئابووری لە هەرێمی کوردستان پەک خست چ کەرتە گشتێکە بێ یاخود کەرتە تایبەتەکە. ئەمە ژوای کرد خەڵک کەوتە بارودۆخێکی نەهەموارەوە کە پێشتر بە هیچ جۆرێک لەو بارودۆخەیە هیچ شتێکی وای نەبینیوە. بەڵام دواتر وردە وردە ئاسایی بوونەوەی دۆخەکە و کەمبوونەوەی حاڵەتەکانی کۆرۆنا و تا ڕادەیەک شلکردنەوەی باری کەرەنتین کەرتی تایبەتی تا ڕادەیەک بژانەوە لە نێو کەرتی تایبەتیشا شتێکمانەیە پێڵن بزنسی بچووک و بزنسی تاکە کەسی تا ڕادەیەک خەڵک بە چاوقایمی چوو دوکانەکانی خۆی کردەوە بزنسەکانی خۆی کردەوە. بەدەر لە کێشەکانی نێوان هەولێر و بەغداد لەسەر پرسی بودجە و موچە ئەو کاریگەری پەتای جیهانی ڤایرۆسی کۆرۆنا لەسەر ئابووری جیهان دروستی کردووە، عێراق و هەرێمی کوردستانیشی گرتووەتەوە کە بە پلەی یەکەم پشتیان بە کەرتی نەوت بەستووە. سەرڕای ئەو زیانی بەرکەرتی ئابووری کەوتووە، وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان پلانی دروستکردنی بەرگری گشتی ڕەت دەکاتەوە و گرتنەبەری ڕێکاری تون بە چارەسەر دەزانن چونکە تاکو ئێستا نزیکەی 11% ئەو تێستانی کراون پۆزەتیڤ بوون و کەسەکان هەڵگری ڤایرۆسەکە بوونە لە هەرێمی کوردستاندا. ئێمە پێمان وایە بەرگری گشتی ترسناکە بەڕاستی چەلەنجێکی گەورەیە چونکە ئەگەری ئەوە هەیە کە ژمارەی گیان لەدەستدان زیاتربی لەبەرەوە وەکو سیاسەتی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە لە سەرەتاوە لەگەڵ ئەوە نەبووین کەوا پەنا بینە بەر ئەو سیاسەتە چونکە لە دەرئەنجامی ئەوە لەوانەیە ژمارەی زۆری خەڵک ژمارەی زۆر بەتابەتی ئەوانەی بەتەمەن ئەوانەی نەخۆشی درێژخانەکانیان لەوانەیە گیان لەدەست بدەن. ئەمەش لە کاتێکدایە کە بەشێکی زۆری هاوڵاتیان لە ناوچە جیاوازەکاندا وەک سەرەتای سەرهەڵدانی ڤایرۆسەکە خۆپارێزی ناکەن و وەکو پەتایەکی ئاسایی لی دەڕوانن. بەڵام لە ئێستا خەریکە خەڵکەکە بۆ ئەچێتە ئەو قۆناغی کە وەکو پەتایەک مامەڵی لەگەڵا کە ئاگەرێمە ببینین خەڵک لە سەرەتاوە دەمامک و کەرەسەکانی خۆپارێزی بەکارهێنا بەڵام لە ئێستا خەڵک کەمتر. بەپی بە دوواداچوونەکانمان دەرکەوتووە پرسی کەمکردنەوەی کارمەندەکانی کەرتی تایبەت بە پلەی یەکەم زیانی بە ژنان گەیاندووە و خاوەنکارەکان گەربیانەوێت کارمەندێک کەم بکەنەوە، ژنان بژاردەی یەکەمیانن بە بیانووی ئەوەی ناتوانن وەکو پیاوەکان کار بکەن. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی. چیای شنگالی یەک جوان دەڤەرانەک و ژیان لێ گەلکێ بزەحمەتە لە هەر دەمەکی لە هاوینان لە زستانن و پشتی و داعش عێریشی شنگالێکری سەدان مالباتان خۆ لە سەری وی چایگرت و لورمان
لێ ڕێخستێن مرۆڤانی کاری بوون خۆ بگەینن وانە و ئالیکاری ئەوان بکن هەتاکو دەبارە ژیانەخوا بکن مخابن دیگەل هاتنە ڤایرۆسا کۆرۆنا ئەو ڕێخستێن مرۆڤانیژی هاتن ڕاوەستاندن و نەشیان خۆ بگەهینن وانە ڕەوشاوان چاوایە کەوا عومەر خۆگەهاندیە چای شنگالێ و فراپۆرت ژمەڕە هەنارتیە ئەڤە سەرێکیایە شەنگالەیەک و بە هزاران خەلک لە بن خیڤەتاندا ژیانا خۆ بورînin û her ji destpêka karesatê û heta nokê dê gelhatina vayrosê koronayê beşekê evan xêzanan barê aboriya wan gelek têk çûye ji ber ku li ser harîkariyên rêxirawan pêdawîstiyên jiyana xwe dabînd kirin û nokê zorbeyî rêxirawan dergehên xwe girtîne yan harîkariyên xwe gelek kêm kirîne. Ev jine deyka 5 zaroyan ew hev jî nêwê di karesata Şengalê de hatiye kuştin bi destên çekdarên Daeş. Li serêkiyayê Şengalê digel 5 zaroyên xwe li bin xîvetekê jiyana xwe diborînin. Pitiriya pêdawîstiyên jiyana wan ji layê rêxirawan ve hatine dabînkirin. Milletê me xêra pêdike Xwedê zarê min de eyîşîn. 5 zarona Xwedê şixol karigî min nîne. û eyalê min vê fermane çû şehîd bûye. برید هاتن خودش که ویشا کرونا نهاویجا ناین تو مدن بگو نای و طالبان مدا جنات هاتن 30,000 50,000 کدان وکه همه غیر پد عیشین اون هاویجا خوده ازیج و روزان پیرالی مد 10,000 دنگش جیناری خون نبودن فیکی زار خورا کردی چالاکوانێکی civakê medενî wesa diyarketin koptinê li nahiya Sinûnê pitirî sîh rêxirawan kartkir pêş hatina vayrosê koronayê lê nokê karê wan gelek lawaz bûye. بري كورونا دوري منظماتها قلقي قجوي برفره بو الهمو منطقة الشغل تقرن بس فترة كورونا تقريبا او هذا قردن وسبب الرئيسي جي ري وشوينو هذا نبول نيفا مثلا قضاء شنقالو والدهوق دا موسل دا دوري الرقي خفيف بو وقدو تقريبا يعني حتى نيزيكي السيه منظمي يعني الناحية الشمال بتنيدا هايش غير شنقال براستي انه حاليا مجوي مرحله دركتن والدعم النفسي تقديم بقين افان سلات غذائي سلات صحي انه عالم فدقريه يعني قلق فدقرين حاليا امن محتاج ترميمه مالاي هاتنا vayrosê koronayê zerer û ziyanên mezin digel xwe înayne û nebtinê ji layê tenduristî ve belkû bûye sedema têkçûna barê aboriyê hizaran xêzanên kêmderamet yan ew xêzanên kesek nebîtin bû kar biketin. Kawa Umer Dengê Emerîka, Qeza Şengalê. ئەو گرافیکێک سادە بوو لەسەر ژمارە ڤەگرین ڤایرۆسا کۆرۆنا و ژمارە مریان بە ڤایرۆسێ لە ئەمریکا ئەگەرچی نەسەدا سەدەژی لێ لە دەڤەرێک یان جهەک وەکی سووریا کەس نزانە چەند بە ڤایرۆسا کۆرۆنا کەتنە و چەند پێمرێنە لێ هەر کەس دەزانە کە کاریگەریە خراپ لەسەر ئابووریە ور چەندێ مەزنە لە هەرێمین کوردان هەلبەت ئەوژی بەبەر کاریگەریە وێ ڕەوشە خراپە ئابووری کەتنە ji ber derbederiyê ji ber şeran û ji ber girtina xalên sunûrî yên herêmê digel derve bi sedemê embargoyên nû li ser rejîma Esed. Zana Umer pêdaçûnekî bi ser wê rewşa xeraba aborî dike. Bilindbûna dorar û daketina dahatiyên herêmê bandoreke mezin li ser rûpelsaziya giştî ya herêmê kiriye. Bi vî rengî bandor li ser xizmetguzariyê bi giştî lawaz bûye. Hevserokê Desteya Daravî ya herêma Cezîrê Birêz Xalid Mehmûd ji dengê Amerîka re diyar dike got belavbûna korona bandoreke neyênî pir mezin li ser rewşa aborî ya herêmê kiriye. Her wisa bandoreke pir neyênî li ser xezîneya giştî ya herêmên Bakur û Rojhilatê Sûriyê kiriye. ji ber got hereka tîcarî wek me got sekinî talî meabir jî hereka wê tîcarî sekinî تقريبا $1,000,000 مهي داكت كيمي 6,000 يعني بنسبة سري صدي 85 تقريبا إيراداتها داكت وقون زانجي سري صدي سهي ناتج المحلي هرمي تشكيل دك
وەکی دیژی فرۆتنا بەترۆلێ هەرێمێژی ئەوژ تقریبا سەکنی وەگۆن زانم بەرێژی فرۆتن حدی خۆی حریکێم دەبوو گیا درجة قوب تمامتي سكني يعني نسبة المبيع بو صفر يعني نسبة الانخفاض تقريبا 100% بو وتأثيرها مباشر هبو طبعا لاندهاتي هرمي جبر قول نزيكي تقريبا 5 حتى 6 ايرادات هرمي تشكيل دكه بازرگانی برنگێکی پر خراپ هاتیە باندۆرکردن و ev yek bi sedema dergehên sinûrî goveke rêgirin ber belavbûna koronayê hatibûn girtin. Şivan Îsa bazirganekî ji Qamişloye got ew bazirganiyê di navbera Herêma Kurdistanê û Sûriyê dike. Di riya Maberama û Naberama û Başûr de hinek mewad paya dibûn ew jî mewadê derman ma dermana bûn. Dermana vebû dermana hate girtin. Vêna bi rastî gelek tadil cemeke. Ême bi hacetin got mewad ji hemû aliyava werine ji me re vêdirê. Rawestandina bazirganiya derve û ya navxweyî di navbera herêmên Bakurê Sûriyê de dibe sedema ketina nirxê leyra Sûriyê biranberî dolar. Her wisa bilindbûna nirxê kelûpelan û ev hemû ji bilî sezaya Qeyserê got dibe sedema ketina leyra Sûrî. Bi spora aborî Can da Esed dibêje got lawazbûna aboriya dewletên mezin bandor li ser herêmên rojhilata navîn kiriye û ji ber vê yekê jî nirxê dolar bilind bûye. منطقة ما معروفة منطقة سلودارية زراعية يعني جي نفط الجمة هي غاز ما هي حرت الجمة هي يعني دفي أم دهندري خود وك باكوري رجلات السوري دهندري خود خو بيش خيدن لسر أصلا باكوري سوريا نزيكي بصد حزار كارمندين دزگه أستازين ريفبريا خوسر هنه نزي 300,000 كارمندين كاري تايبت و فابريكيان بچوك و كارمندين كاري روجانه ev hemû beşên karmandan yekser ji rewşa belavbûna koronayê ji milê aborî de bandor bûne. Zana Umer, dengê Amerîka, Qamişlo. ڕێکارên ku Herêma Kurdistana Iraqê êxistîne berxwe ji bo rêgirtinê li belavabûna varosa korona gelkê karîger bûn û jimara vegiran li çend mehên pêşî gelkê nizm bû. Lê niha mixabin hinekî jimara zêde dibe. Her çawa ji wî demî were hinek kardarî li herêmê û taybet ji devera dihokê bêyekcarî rawestiyayîne. Selam Balay, ev raport gihandiye. Kartêkirina vayrûsê koronayê bi rengek rastaxûl xaringeh û kompanyên geşt û guzar û firûkewanî kiriye ji ber nehatina geştyaran ji navarast û jêriya Iraqê û ji derveyê Iraqê. Em şên bêjin pazdeh heyvasê sekterê geşt û guzar û firûkewanî sadî hata rawestandin û ya berdewam bu heta vê du mehîkê destpêka heyva heşt em şên bêjin çend welatek li ciyanê hatine vekirin bu meremên geşt û guzarî. Êkeşan matarê Erbîl bû şirotê xwe taybet hebûn hemî kes neşin dîvan şirota biçin ev şirotet heta hedekî gelek zehmetin û ji birî van şirota jî خلق ترسيتن سفرة همي ولاطة بكاتن قشتيار ناهن شو الوكي برينا مايا وعامل جي طبعا ما يتكيم كرين تأثيرات كري بسپورên aborî didan zanîn ku COVID-19 nêzîkî 90 kartêkirin li abora tevaya cîhanê kiriye. Rastî kartêkirina koronayê bît rêya saxlemiye ve em tirsek amazon bînin bes kartêkirina we eger 10 sadê ya saxlemî bît em bî 90 sadê kartêkirina we ya aborî ye. Çinkî rewşa jiyara xelkî hemî serûbin kiriye û hemî kertên aborî şelel êxistiye kertê saxlemiye nebît ku aktiv bûye vê nexweşiyê eger kertê hemî lawaz bûyne. Bi karberî û daxwazî li ser tişta ya kêm bî kertê berhemînanê hemî lawaz bî, kertê we berhênanê lawaz bî, we berhêner yêş rewşekê tirsîtin ku êdî neşêt we berhênanê biketin, pareyê revîtin yaniyê têtet veşartin. Ev hemî wekiriye ku zivrîna aboriyan xola aborî siz bibîtin bû kêntirîne. Ev qeyraneke ji qeyranê here mezanê aboriyê cîhanê. Selam Balayê dengê Amerîka Duhok. وەکوەدی
کارڕێژەیە بێکاریە لە ئەمریکا لە 6 مەهین داویدا چەندێ بلند بوو لێ حکومەتە ئەمریکی بەرنامەک ئالیکاریە بە 2.2 تریلیۆن دۆلاران دەست پێ کرد لەگەڵ لە هەرێمەکەوەکە حەلەبجە خەڵکی بێکار و خودی کارداریên بچووک چاوا دikarin debara jiyana xwe bikin îvî dikim em vêna bibînin di raporta Ferhan Hewramî de. ڕەنگە ڤایرۆسی کۆرۆنا لە جیاندا چەندین کاریگەری ئابووری لەسەر بازارەکان دروست کردبێت کە کۆمپانیا و ناوەندە ئابووریەکان ڕۆژانە باسی دەکەن ئەم کاریگەریانە لەسەر بازار و کارکردنی هاوڵاتیانیش ڕۆژانە ڕەنگی داوەتەوە. ئێمە لە بازاڕی هەڵەبجەین دەمانەوێت پرسیار لەو هاوڵاتیانە بکەین کە لە بازارەکەدا و بزانین ڤایرۆسی کۆرۆنا تا چەند کاریگەری لەسەر خۆیان و بازارەکەشیان هەبووە. وڵا زۆری کردووە کە هیچی نیشتە بەردەم کەسۆ نەحیش ماوە نەمەحاش ماوە نەحیش ماوە نە ژیان ماوە نەحیش وەعزی کووە کە معاش نێ ژیان نییە کووە هیچ هەیە معاش هەیە ژیان هەیە نەوەڵە. بەشێکی دیکە لەو کەسانەی کە لە بازارەکەدا کار دەکەن دەڵێن بەراورد بە پێشهاتنی ڤایرۆسی کۆرۆنا بازارەکەیان بەرەو خراپبوون ڕۆشتووە ڕۆژانەش بەرهەمێکی کەم لە بازارەکەدا ساغ دەبێتەوە. لە سەوانەوەی بازارمان دابەزیوە وەکو جاران نییە خەڵک دۆرە پەرێز شتەکەڕێ لە دۆڕە بێزەحمە با لە دوور یەکتری بین یا زۆر جا دەستکەشت بەکار بین ئەمە یەک دۆمیش خەزیێ بێموچەی تەواش نیشکاندوین حەج بازار نییە من جاران ڕۆژی 1400 داگەر ئیسا ڕۆژی 150 خەریبەن ناکات 250 یعنی 1000 چەکتا 250 ئەرز و ئاسمانی فەرق ئەرە وەڵایی ئەژنوی خەڵشکاوە یعنی ئاوا بێ کارەساتی مرۆیی دروستە بێ. کارمەندانی دامەزراوەکانی حکوومەت و خاوەندوکان و بازارەکانیش لە پاڵ کاریگەریەکانی ڤایرۆسی کۆرۆنادا بەشێکی نەبوونی بازار و جوڵەکانی بۆ بێپلانی حکوومەت دەگەڕێنەوە بەو پێی زۆربەی خەڵکی ناوچەکە کارمەندی حکوومەتن و لە کاتی نەبوونی موچەشدا ڕاستەوخۆ کاریگەری لەسەر بازارەکە دروست دەکەن. بە شێوەیەکی گشتی بازاری هەڵەبجە خۆی تۆزێ معقەدە یعنی بازار بەعام لە شوێنەکە کزە بەڵام بە بۆی بڵاوبوونەوەی کۆرۆناوە کاریگەریەکانی تەواو زیادی کرد لە پاش ئەوەشی تر بێپلانی بێ سەروبەرەی ئەم حکومەتە کاریگەریەکی تەواو ڕاستەوخۆی هەبوو لەسەر ئەم ئینە بۆ نمونە لە دوای کۆرۆناوە وەسی عالم وردەوردە بەرەو باش بوو نەوت بازاری باش بوو بەرز بوویەوە ژیانی عالم فەرقی کرد تەنها لە کوردستانانە بێ ئەبینی موچە دواکەوتەکە موچەش دواکەوتە ڕاستەخۆ کاریگەری کردو سەر بازار لەبەرەوەی ڕێژەیەکی زۆر لە خەڵکی هەرێمی کوردستان موچەخۆری حکوومەتن کاریگەری کردو سەر بازار کەرتی تایبەتی شوهرکەرتی بازار بەگشتی بازار وەستێنراوە زۆربەی هەرە زۆری ئەو خەڵکانە کە ئیشیان نەکرد ئەتوانێ بڵێن لە ئێشەکانیان وازیان هێناوە یان وازیان پێهێنراوە کە ئێستا لە ماڵەوە دانیشتون و بێکار کەوتون. لە پاڵ مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا لەسەر مرۆڤ بە وتەی هاوڵاتیان لە دوای مەترسیەکانی سەر ژیانیان کۆرۆنا دووەمین مەترسی خۆی لەسەر بازار و کاروباری هاوڵاتیان دروست کردووە. ئێستا لە هەرێمی کوردستاندا کۆرۆنا و بێموچەیی دوو هۆکاری کاریگەرن لەسەر ژیانی هاوڵاتیان. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. لە تورکیە حکوومەتی خەتای بەڵاوەبوونا زیدە یا ڤایرۆسا کۆرۆنا لە باژارێ دیاربەکر ئامەدی و چەند باژارên دیژی ئێخستە ستۆیê xirvebûnên giştiyên demê dawatan û behiyan lewan jî fermana girtina holên dawatan da lê dîsan wê karîgeriya xirab li ser aborî hebû gelo çawa divê raporta Xecan Farqîn de em bibînin. Di dema pandemiyê de û di qedexeyan de hemî pîşe dikan kar û xebat di bandoreka xerab daman û di warê ekonomiyê de li Tirkiyê krîzeka mezin rû da. Tirkiye di yekê hezîranê de vegeriya jiyana normal. Lê di her sê mehên havînê de Tirkiye dibin pêlek giran a vîrusa korona dema. Lewma meha îlonê de hin tedbîrên giran dîsa anîn. Êdî dawet û dîlan qedexenew. Dawet bê dîlan û muzîk be. Li Amedê nêzî 100 holên dawetan hene lê xwediyê holan dibêjin rewş ku wiha dewam bike wê qefil li deriyê holên dawetan bixin. Dawet derxistin saetkê kê were salona? Kes salona nagire daweta çê nake. Em xistin zor durumê. Resmen dibe hûn bi destê xwe sektora xwe qapat bikin. Em dixwazin ki ew resmî olarak bibe qapat bikin. En azından belkî zerara me qarşılamış bikin. Ama viya jî nakin wê sorumluluğê nagirin ser xwe dibe hûn qapat bikin me zorlamış dikin.
dibe kapat bikî sorumluluk ne serme. Bi durumê de gerçekten em di sıxıntiye de ne, em di zorê de ne, zarara me gelek zafı. Ne tenê hol, hunermend û hozanên dawetan, her wiha kuaför û dikanên gubûkaniyan jî difrojin li ber girtinê ne. Karê me sanî wek aborî ji ber ku em bi rojane debara xwe dikin, yanî ji me bi rastî jî yên tiştek pir ecêb hatî serê me ez werbêjim. Hevalê me niha di wer astekî dane nikanin nanekî bibin nav zarokê xwe. Wek masiyekî tijnav avê derxî û bavê jî nav herî axê. Yani pir tişkî ecêb çünkü di hesabê me de tiştek awa tunebû. Yani haziriyek tunebû û ji ber ku debar jî bi rojane dat kirin, yani em bên diçû davet lê dixist çi bi dest wî kete bûye wî debara dikir. Ji nû barê hat serê me berê sed heb gerinek dida, anka bûye pêncî heb. Oşxa û dorê de jî müşterî tune ne, müşterî jî nayêne, ê were jî dibe saetkê davet dikim. Gara wî havî gelinekî bidinin min. Tek tuke nebelê anka jî em weka em nikar tişkî jî bikin, em bo müşterî nesirek. Xecican Farxîn, Deng Amerika, Amed. لە ئەمریکا و بە ئەگەری بەڵاوبوونا ڤایرۆسا کۆرۆنا پتر ji 20 ملیۆن ئەمریکیان karên xwe ji dest dan. Li Herêma Kurdistana Iraqê derdê korona ڤایرۆس kete ser derdê ragirtina mûçeyê fermanberan ku bixwe karî jî dikin. Li wer komeleka xortan alîkariyên xêrxwazan kom dikin û wan alîkariya digehînin xelkê bê deramet. Peyamberê dengê Amerîka li Kerkûkê Dilşad Enwer bi kamîreya Kurd Connection ve xwe gehandiye wan xortan li bajarê Silêmaniyê. گروپێک گەنجی خۆبەخشن باری چەند ئۆتۆمبیلێک خۆراک و پێداویستیان کۆ کردووەتەوە و دەیانەوێت بەسەر ژمارەیەک خێزانی هەژاردا دابەشی بکەن. لە ڕێی خێرخوازانەوە بە ئێمە ئەگات هاوکارمانە بن، ئێمە شەروە کەوان هاوکارمانە بن و ئێمە ژاوا سپاس بخوا ئازوخەیەکی زۆری لێکڕین و دابەشەکەن بەسەر مناڵی بێباوک و ئەو ماڵانەی کە لە مادیە زۆر کەسن. ژمارەیەک خێزانی نەدار و کەم دەرامەت لە نێو پارکێکدا لە سلێمانی کۆبوونەتەوە و چاوەڕێن گەنجەکان پێداویستیەکانیان پێ بگەێنن. گەنجە خۆبەخشەکان خۆراک و پێداویستیەکانیان هێنا. خێزانەکان کۆبوونەوە و چاوەڕێن ناویان بخوێنرێتەوە و خۆراکی چەند ژەمێکیان پێ بدرێت. من کچەی کەمەندامم هەیە تەمەنی 13 ساڵە پۆلێکی سانیە لە مەکتەبی پەیامی خوێندە سەرکارێت. من خۆم کرێکاریەکەم کچەکەم دایکی نییە. ئەوەی ئەمڕۆ پایەکەم ئەبێ بێم بە عیلاجەکە نێژ بە ئیشوکارەکەم بوو نەبێت ئەبێ کچەم شو تابیانی بە ئازارە بتلێتەوە. هەژارەکان لەگەڵ وەرگرتنی پێداویستیەکاندا هەرچەندە بەرەو ماڵ دەبنەوە بەڵام بیریان لای ئەوەیە ئاخۆ گەنجە خۆبەخشەکان دەتوانن هاوکاریەکانیان بۆیان بەردەوامی پێ بدەن یان نا. ئەوەتە جۆ بیستی قسەی و خەڵکە بەزانی چی هەر هەمی داوای کرێ خانوەکات خاوەن خانۆ بەڕێزەکان تکاتان لێ یەکەم لەبەر خاتری خوای گەورە لەبەر خاتری ڕەب العالەمین زەخت مەکەن لە کرێچەکانتان قەتان بەمە ماڵی وا هەردوو قاچینیە کە مەندامە ئامادەیە گورچیلەی خۆی بفرۆشێ بۆ بژێوی خۆی و مناڵەکانی بۆ بژێوی خۆی و کرێکی کرێی خانوەکەی. گەنجەکان دوای دابەشکردنی هاوکاریەکان ڕوو لە ئۆفیسە بچووکەکەیان دەکەنەوە کە لە نێو غەسلێکدایە لە شاری سلێمانی. لە تەواوی کوردستانەوە تەلەفۆنیان بۆ دێ و داوای هاوکاریان لێ دەکرێت. ژمارەی خێزانە هەژارەکان لە هەرێمی کوردستان تا دێت ڕوو لە زیادبوون دەکات بەهۆی ئەو قەیرانەدارایی هەرێمەکەی گرتووەتەوە. بۆیە لە کاتی سەردانی گروپە خۆبەخشەکاندا چەندین خێزانی هەژار دەبینیت کە داوای هاوکاری دەکەن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان. لەوان چەند ساڵین دەربازبووی سەدان هەزار کورد دەربەدەر بوون. ئەو بخوا دەردەک گرانە دەما کوتخوا زاڕوێن خوا کە سوکارن خوا ji şer û kuştinê diparêzî birs û destkurtî xwe nîşate bide. Ne bes ev e niha derdê koronavirus û tirs ji
وێ ڤایرۆسی کەتیە سەر لی دیسانژی دەما کار و خەبات هەبە ji بۆ پاشە ڕۆژی هیڤی خواردبن divê raporta peyamnêra me Newroz Reşoda em dibînin ka çawa penaberên Efrînî li nav xîvetan karî ji bo paşeroja xwe xwarin û debara jiyana zarokên xwe dikin. Bin em dorê xwe li bîne işte vê nexweşiya derketî işte tenebîne em dibin jiniva me korê xwe berê biftilin. Bi van gotinan dapîra fîdan ya heştê salî halê xwe şîrove dike ku niha ewtevî bûkên xwe mijûlî amadekirina mûneta zivistanê dibe. احتیاجات مالی خو زمستان دینانه پر چاتنه خاصة مثلا مالی به قچک بدات تنکنه مثلا روبروبش در وهینه بخوی ريقود دبن دوینا خوشی دو بها بین چه بیه تنظانه وضع شود به هر کی هاره بها به در به تشت مثلا تشتی خمونات خو زمستانه ام گی دگرن يعني وحر تشتكي ام المال دچينن ام ناخذ مثلا زيده ام اعتمادي خود گی چاد کن سر خو سر مالی خو دربدرن کو همو مال و ملک وان لعفری نمایه و دهات وان کیمه جه تیکچونا روشا آبوری بفکارن کو هین خرابتر ببه لما بدرفتین هندک مونتی هلتینن داکو زحمتیان سفک بکن حر تشتك تنايا حر تشتك بهو بين پر اي هاي مع شيخ تناي هاي بيرق اوي ختنا نكون بكر مثلا ام نكون ام دهارن بتشتك او دكابن ام تينا الخرو دغرن مونه چدكن ام بس دبي زبستونه بلكي زبستونه چاتن وارن تانگن وار سر ماديسو ام بي خو اداره كن ام بي بعيشن زحمتین آبوری و مترسیا بلافبونا ویروسا کرونا باندورا که گران لجیانا دربدرن عفرینه هشتیه لوما لهم بر ویروشه دربدر هر بوسته که آخ لدور چادران دچینن امونتا ورز از وستانه جذب زیان دگرن جهاوینی دا مادی تشت راد به یعنی بهابین چه به درد چه به جهاوینی دا مشخار تشت چان در کر وکن در بر دور بعجان پرتش مچان ایج بر دماجی ما وقت مونت راکر ما گوش وستانه را مثلا جبوه نه ما نکناجی مثلا وقت بختنیس چاند وقت سلک ما چاندی اسپاناق چاندی ترپ ما چاندنه یعنی تشتیگه امکانه بن دبر تشت نارا یعنی سر خواه معیشته چیش که قلای بکن در بدرن عفرینی کو خیر و بیرا جیای کرمنج همو پیوستین جیانا وان دا بین دکرن ای روش برکت آخا خو محرومانه لیدیسا به درفتن قلس و پرکیم هول ددن زحمتیان کم بکن زاد امونتا خو آماده دکن دا کروجن زوستانه لوان تنگ نبن نوروز را شدنگ امریکا بهیویا کو اف درد و نخوشی دمک زو درباز بن و ام بکاربن بتر بابتین خوش و دلوکر پیشکشی و بکن از خوازم ویجی بیجم کو اف برنامه داوی به ام جمالی پیشکش دکن برنامه بیا کرد کنکشن امی وگرن استودیون خواه لواشنطن حتاوی دمی و همو دمان اف داخل شمویا هیویا خوشی و شادی جوار دخوازه بدعا